کەواتە ئەتوانین بپرسین يعني پەکەکە بۆ پارتێک لە کارانی کوردستان دروست بوو سەرەتادا پارتێک لە کارانی کوردستان دروست بوو دەرئەنجامی ئەو ناحەقی و ناعەدالەتیەی کە بەرامبەر بە ملەتی کورد کراوە بەڕاستی گەلێکی 30 ملیۆن ژمارەی 30 ملیۆن بەتایبەت لە باکووری کوردستانە کە مەحروم بووە لە هەموو مافێکەوە بەتایبەت لە زمانەوە بەڕاستی جێگای شەرمەزاریە بۆ حکوومەتی تورکیا کە لە دەستوری تورکیادا نانێ بەبوونی ملەتێکی 30 ملیۆن کەسیەوە باشە دەرئەنجامی ئەو هەموو ناحەقی و نەعەدالەتە بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە لە دوای دروستبوونی کۆماری تورکیاوە کە ملەتی کوردیان ئینکاری کرد لە بوونی ملەتی کوردەوە تاوەکو ئێستا بەردەوامەوە ئێستا لە زمانی ئۆردۆغانەوە زیاتر زوڵمەکە سەریار کێشاوە تۆ ئەبێ بزانیت تیرۆرمانای چییە؟ باشە تاوەکو ئێستاکە بۆ نمونە مەسەلەن ئەڵێن داعش تیرۆرە ڕاستە داعش خەڵک ئەکوژێ خەڵک سەر ئەبرێتن بەڵام تاوەکو ئێستا کارێکی قێزەوەن کەس بیستێتی سەبارەت بە پەکەکە کەس بیستێتی ڕۆژێ لە ڕۆژان پەکەکە خەڵکی سڤیل بکاتە ئامانج کەس بیستێتی ڕۆژێ لە ڕۆژان پەکەکە خەڵکێک سەر ببڕێن بەڵکو پەکەکە بڕوای بە پاراستنی ژینگە هەیە فەرموو پەکەکە چ ڕۆڵێکی دیت لە باشووری کوردستان لە سنجار لە مەخمور لە جلەولا بگرە لە کەرکووک سەبارەت بە شەڕی و داکۆچیکردن لە مافی ئەو خەڵکەی لەو ناوچانە بوون و دژی تیرۆریستی داعشی ڕاوەستا بوو بۆیە ناتوانانی پەکەکە بە تیرۆر دابنرێتن بەڵکو ئەو لایەنەیە کە زوڵم ملەتی کورد ئەکاتن چکەوتم پەکەکە ینی نوێنەری ملەتی کوردە بەتایبەت لە باکووری کوردستانەوە بەتایبەتی ئەو لایەنەیە کە مافی کوردی بەدەستە و نایدا بە خەڵکەکەی ئازادی نادا بە خەڵکەکەی بڕای ئازاد نادا بە خەڵکەی فەرموو لە دەستوری تورکیا وەصفی کورد ناکە بە هیچ شێوەیەک باشە تۆ ئینکاری بکەیت لە وجودی 30 ملیۆن کەس باشە وەکو عەرەب گوتنی لكل فعل رد الفعل باشە پەکە چی بکاتن ناچارە پەکەکە بەدەیان جارە پێش ئێستا پەکە داوای ئاشتی کردووە بەڵام حکوومەتی فاشستی تورکیا پەشیمان بوویتەوە لەبەر ئەوە پێویستە پەکەکە لە لیستی تیرۆ دەربهێنرێت کە تۆ داکۆچی لە پارتی کرێکارانی کوردستان ئەەکەیتەوە واتە تۆ داکۆچی لە مافی ملەتەکەی خۆت ئەەکەیتەوە چونکە پارتی کرێکارانی کوردستان ڕاستە ڕۆڵی ئەساسیان هەیە داکۆچی لە مافی گەلی کوردەکەن لە باکووری کوردستان بەڵام حەز دەکەم ئەوەش بزانیەوە بەڕاستی پارتی کرێکارانی کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە لە پارچەکانی تری کوردستانیش لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان بگرێت لە کوردانی هەندەران وەکو پێشتریش ئاماژەم پێکردەوە پارتی کرێکارانی کوردستان داکۆچی ناکات تەنها لە مافی گەلی کورد بەڵکو لە مافی لە مەزلومیەتی هەموو ئەو نەتەوانە و ئەو ئاین خوازانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەنە بۆیە دەرهێنانی پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆر بە مانای ئاشتی و استقراری سیاسی و اقتصادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێتن ئێستا هەموو لایەنە سیاسەکان لەسەر هەموو تاجێکی کورد فشار بکەن بەڕاستی لەسەر UN لەسەر بەڕاستی ئەوانەی پەکەکەیان خستە لیستی تیرۆرەوە بەداخەوە ڕۆژهەڵاتیەکان نین وەکو بزانم نە رووسیا نە چین وڵاتانی ڕۆژهەڵات نین بەڵکو وڵاتانی ناتۆیە ئەوانش لەبەر ئەوی بەرژەوەندەیان لەگەڵ حکوومەتی تورکیا هەبووە تاوەکو ئێستا و لە سەروی هەمویانەوەش وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە بەڕاستی جێگای شەرمە بۆ وڵاتانی ڕۆژئاوا بەتایبەت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە خۆیان بە داکۆچیکەری دیموکراتی و مافی گەلان و مافی مرۆڤ دائنێن کەچی دیفاع و لە حکوومەتی تورکیاکان و پەکەکەیان خستۆتە لیستی تیرۆر بەڕاستی جێگای شەرمەزاریە هەمومان پاڵپشتی ئەو هەنگاوە بین بەتایبەتی هەنگاوێکەکەوە دەتوانین بڵێن بۆ جوانکردنی ڕووی کێشەی ڕەوای میلەتی کورد لە باکووری کوردستان گرنگە و هەموو حزبە سیاسیەکان و کەسایەتیەکان و هەموو خەڵکی هەرێمی کوردستان تەنها هەر کوردێک پێویستە پشتیوانی ئەو هەنگاوە بێت بەڵام وەکو باسم کرد دەبێ ئەو هەنگاوە لە ناخی خۆی ئەو هێزە سیاسیەوە دەست پێ بکات چونکە خودی ئەو هێزە سیاسیە توانین بڵێن سزادراوە و هاتت ناو لیستی تیرۆرەوە دەبێ هەنگاوەکان لە ناو خۆیەوە دەست پێ بکات و لە ڕووی دیپلۆماسی و دروستکردنی لۆبی لە ئەمریکا و لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کەم وایە ئەو پشتیوانیت زەماوەری ناوخۆیانەی هەرێمی کوردستان و دەتوانین بڵێن پارچەکانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی بەڵام زیاتر کارەکان لە دەرەوەی نەک لە ناو خۆی بەداخەوە ینی زۆربەی هەرە زۆری ئەو هێزە سیاسی جوڵانەوە سیاسیانێکەوە دژی داگیرکەرن ئەو وڵاتانە لەبەر ئەوەی دەتوانین بڵین ئەدەواتی دەوڵەتیان لەدەستدا دیپلۆماسیەتیان لەدەست سیاسەتیان پارەیان لەدەستدایە هەروەها ئابوورێکی بەهێزیان لەدەستدایە
چەندین ڕێکەوتن تەحالف و هاوپەیمانی نێودەوڵەتیان هەیە ئەوانە دەتوانن بەرەنگاربوونەوەی ئەو هێزە سیاسیانە زۆر بە ئاسانی دەتوانین بڵێن بە تۆمارکردنیان بە تیرۆر هەروە تۆمەتبارکردنیان بە تێکدانی پشێوی نانەوە لە ناوخۆی وڵات خۆی بێگومان ئەگەر پەککە لە لیستی تیرۆر دەربێت ئەو کاتی زەمینەکە دەڕەخسێ بۆ دایالۆگ و توانین بڵێن حیوار لە نێوان دەوڵەتی تورکیا و هەروەها هێزە سیاسی کوردەکان ناوخۆ و دەرەوەی تورکیا بۆیە گرنگە ئەوە توانین بڵێن هەنگاوی یەکەمی بەرەو کرانەوەی تورکیا بە کێشەی گەلی کوردی کێشەی ڕەواکەی گەلی کوردی لە باکووری کوردستان.